ئەمڕۆ بیستیدا یەکێک لە هونەرمەندە شێوەکارە گەورەکانی کورد کە ئەویش هونەرمەند ئیسماعیل خەیات بوو بۆ یەکەمین جار بۆ دوایین جار چاوەکانی لێکناو بەجێ هێشتین و ماڵئاوایی لێکردین. هونەرمەندی گەورەی ئیسماعیل خەیات یەکێکە لەو هونەرمەندانە یاخود یەکێکە لەو شێوەکارانەی کە خاوەنی چەندین کاری ناوازەیە لە ساڵی 1944 لە خانەقین لەدایک بوو و دەرچووی خانی مامۆستایانی بەعقوبەیە و ساڵانێکی زۆریش مامۆستای پەروەردەی هونەر بووە لە خوێندنگاکانی سلێمانی. بێگومان هونەرمەندی گەورەی ئیسماعیل خەیات یەکێک بۆ لە هونەرمەندانەی کە خاوەن ستایلی تایبەت بخۆی بۆەوە چەندین جاریش بە چەندین شێواز جۆری کارکردن و ستایلی کارکردنی گۆڕیوە. لە سەرەتای کاری هونەری کاری بە حبری ڕەنگا و ڕنگ لەسەر جۆری جیاوازی کاغەز کردووە دوای هاتنیشی بۆ سلێمانی کارەکانی ڕنگدانەوەی مێژوو ئاو و هەوا و جوانی سروشتی کوردستان بۆ. بێگومان کارەکانی جگە لە ڕەنگا و ڕەنگی کاری ڕەش و سپیشی هەبووە. لە ساڵی 1965 ئەندامی کۆمەڵەی شێوەکارانی عێراق بوو بەشداری لە چالاکی قوتابخانەکانی سلێمانیدا کرد و چەندین چالاکی و کاری هەڵکاری و شێوەکاری بۆ باخچە و بۆ قوتابخانەکان کردو. بێگومان جگەل لە پێشانگا تایبەتیەکانی وەکو لێرەش ئاماژەی پێکراوە چەندین کاری هەڵکاری بۆ باخچە بۆ قوتابخانەکانیش کردووە. کار و پێشانگای هونەری بۆ کارەساتی هەڵەبجە و ئەنفال کردوێتەوە لە یادی 25 ساڵێکی میابارانی هەڵەبجە. پێشانگایەکی تایبەتی لە سویسرا کردوێتەوە لە نێویاندا 120 بەردی هەڵەبجەی بە شێوەی کاری هونەری ڕازاندۆدەوە تایدا نمایش کردو. بێگومان ئەو پێشانگای یەکێک بوو لە پێشانگا زۆر سەرکەوتوو سەرنجڕاکێشەکانی کە لە سەر چەندین بەر چەندین فیگۆری جیاواز و چەندین وێنە و تعبیری جیاوازی هەبووە. بێگومان کارەسات و نەهامەتیەکانی کوردی لە ڕێگای نەخشی سەربەرد نمایش کردو لە نێوان ساڵانی 1992 بۆ 1998 بەڕێوەبەری هونەری شێوەکاری بۆ لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێکش بووە لە بەڕێوەبەرە سەرکەوتووەکە. پێشانگای پیرەر ئاشتی بۆ کوردستان لە ساڵی 2000 یەکێک بۆ لە پێشانگا زۆر تایبەتەکانی ئیسماعیل خەیات و بە یەکێک لە کارە بەناوبانگەکانی هەژمارەکرێت کە لە سەربەردی گەورەی شاخ دروست کراوە و تا ئێستاش خەڵک و هونەرمەندان تەنانەت گشتیارانی بیانیش سەردانێکن. بێگومان ئەو یەکێکە لەو کارانەی کە بۆ هەمیشە دەمێنێتەوە و زۆرێکش لە گەشتیاران و خەڵکی یادەوریان لەگەڵ کارەکانی هەیە. چەندین پێشانگای ناوازەی لە چەند وڵاتێکی ئەوروپی و ئەمریکا و ئینگلتەرا کردوێتەوە و خزمەتی با هونەری شێوەکاری کوردی کردو. بێگومان لە هەموو پێشانگاکانیشە ئەم هونەرمەندە یەکێک بوو لە هونەرمەندە سەرنجڕاکێشەکان. لە پێشانگاکانیدا جال لە هەر شوێنێک بێ دواتر تابلۆ پڕداهێنانەکانی خۆی نمایشەکات و داستانی ماسیە ڕەش و سپیەکان و هەروەها چیرۆکی بەردی ئەو بنار و ئەو گوێ ئاوانە و سەفەری باڵندەکان بۆ میوانەکان نمایش دەکات. هەر بۆیەشە بەردەوام تابلۆکانی ئەم هونەرمەندە دەبێتە جێی سەرنجی بینەرانی. بێگومان وەک ئاماژەم پێکرد لە هەر کوێک و لە هەر شوێنێک پێشانگای کردبێتەوە کارەکانی بوونەتە یادەوەری و بوونەتە کاری سەرنجڕاکێش هەم بۆ ئەو کەسانی کە سەردانی پێشانگاکانی کردو و هەم بۆ ئەو کەسایەتیانەی کە با بڵێن وتە و لێدوانیشیان هەبووە. دوجار و دوای خزمەتێکی زۆر لە بواری هونەری شێوەکاری ئیسماعیل خەیات دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بەرەبەیانی ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد و بۆ هەمیشە شاکارە هونەرەکانیشی لە بیر و هزری بینەران و گەلی کورد و جیهانیشدا دەمێنێتەوە. بەڵێ بێگومان ئەوەی کە پێم خۆش بوو ئاماژەشی پێکەم لە سەر هونەرمەندی گەورەی ئیسماعیل خەیات دوایین کاری ئەم هونەرمەندە بوو کە بەشداریکردنی با بڵێن یەکێک لە کارەکانی یاخود بەشێکی زۆر لە کارەکانی بوو لە پێشانگایەکدا کە مێژووی ئەو هونەرمەندە بوو لە یەکێک لە مۆزەخانەکانی شاری قەب. بێگومان بە ئامادەبوونی خاتوو گەزیزە خێزانی ئەو هونەرمەندە و هەروەها کوڕەکەی کا بەشێکی زۆر لە هونەرمەندانی ئەو شارە و سیاسەتمەدارانی ئەو شارەش لەو پێشانگایەدا ئامادەبوون.